سڵاو بگورە هەندێک تاخیر بوو نائاسایە ببورن جەنابتان کاگرەزا خاوەنی کۆمپانیای سیروسن؟ بەڵێ خۆشحاڵ بووم لە ناسینتان سەرچاو ڕاستیتان بوێ من شۆخانم خێزانی کاکسیروانی کاکسیروان مدیری خۆمان فەرموو لە خزمەتدام بەڵێ کاگرەزا سەبەبی کە من هاتیتمە ئێرە ئەوەیە کە سیروان لە ئیشەکەی هیندێک ماندیە ڕاستەکەی ماندیە مدیرە و ئیش بەبێ ماندی بوو نابێت وایە بەس هیندێک ماندیە ینی حەز ناکایتر ئیش بکا لێرە باشە کاکسیروان هەتا ئێستا کە باسی نەکردێ بخۆی ئەی زمانی نییە بخۆی باس بکە لای من کاگرەزا ڕاستیەکەیت بوێ حەز ناکەم سیروان لێرە لەنا ئەو هەموو ئافرەتەیدا ئیش بکە ئێ باشە با من خۆی ئاگادارکەم و نا تخوا حەز ناکەم بزانێت کە من هاتیتمە ئێرە بەڵام نازانم دڵم مرتاح نییە هاتمێرە گوتم بە ئێوە بڵێم ئەگەر بکرێ بیبەنە مەخزنێک شوێنێک کە لەگەڵ پیاوان ئیش بکە من حەز ناکەم لە لای ئەو هەموو ئافرەتەی مێردەکەم ئیش بکە باشە توی چ لێ دیتە؟ نا بەڵام هیندێک شتەیە قەلەقی کردیدمە ئەدیلۆ لە خۆتۆ دڵت لێ پێسکێ دەزانی کاکسیروان مؤدەبترین کەسە سەرپەرشتی هەموو فەرمانبەرەکانی من دەکا بەڕاستی زۆر هەڵە تێگەیشتیە تو کاگرەزا گوتم تخوا ئەگەر بکرێ لەگەڵ پیاوانی دانێن یانەوەی کە ئیزنی بخوازم بڕوا لێرە باشە ئەتو ئێرە بەعدادێ کوڕان تێگەیشتی چۆن شتی وا دەبی ئەگەر لە ئەو مەبەستە هاتی بەڕاستی کاکسیروان کوڕەکی زۆر بەڕێزە زۆر مؤدەبە زۆر بە ئەخلاقە ئەوە هیچ مەزالە شتێدا نییە ئەگەر مشکلێش کەشتێ پێم لێ تەلۆتی هەڵکەم باشە یعنی لەوانەیە من شتێکم بینی بێ کە ئەوها قەلەق بوویمە ئافرەت عادەتەن شتێکی دەبینیە کە قەلەق دەبێ وانە؟ بڕوا بکە ئەو شتانەی کە ئەتوو دروست کردێ لای خۆت هەمووی وەهمە هیچ شتێک دیە کاکسیروان کوڕەکی زۆر بەڕێزە زۆر مؤدەبە فکری ئەوەی لێ مەکەوە خیانەتت لێ بکە خیانەتت لێ ناکە کاکسیروان ئەگەر لە ئەو مەسەلەی هاتی ئێرە جارش کە تکا لێ دەکەم لە ئەو مەبەستەی مێوە ئێرە دەست خۆش بی خواحافیز بی باشی گیان سیروان ئەو بۆنە چییە؟ ئەتۆ بۆنی وات نەبووە تا ئێستا شۆخان شادی برادر بوو بۆ چی کڕی بوو پۆمپە چی لێدا چی قابلە نژادی برادرت تا بۆستە ئەو مویەی چێە؟ ناکاوەژی نژادی برادرت بی شۆخان خەریکە مێشکم بتەقی دەزانی لە دەستە تو والله نازانمی چییە بەخوای نازانمی چییە چۆن نازانی؟ پرچی کچانت پێوەیە چۆن نازانی چەوە چییە؟ درێم نازانمی چییە بەخوای نازانمی چییە من دەزانم تۆ منت خۆش نایە شۆخان تۆ لەگەڵ ئافرەتی تری شۆخان بکە لە ڕووی خوای ئەزە چ دەڵێ بزی فەحسی مۆکەش بکەین بڕۆی شێتم دەکەی تو شێتم دەکەی ئێ بۆ کێشت چیدەن بە چییە؟ چێ تەلەفۆن دەنگ ببینم لەنجە جوانە ئەلو ئەلو باشی کاکسیروانگیان باشی جان کاکسیروانگیانەوە شەبەکە تەواو نییە؟ ئەرێ وەڵاندەك شەبەکە دیارە تەواو نییە بەڵێ فەرمون ئەوە سیستەم وەستاوە تا ئێستا کتابەکەمان داخل نەکردووە باشەکەی داخلی بکەین؟ کێشە نییە سبێن ئینشاڵە برادران چاچی دەکەنەوە باشە؟ زۆر باشە ڕێزت هەیە گیان باشە جان خوات لەگەڵ خوات لەگەڵ بۆ پێی دەڵێی گیان شوخان پێتم گوت موسەفە لە دائیرە لەگە خۆمان سیروان وەرە شتێک پێ دڵم بەجێم بکە چ شتێک ئیشەکەت بگۆڕە وەرە بۆ نمونە مەتئەمێک مارکێتێک شتێک بەیەکەوە دانی شوخان دو ناسی بە خۆت دانەی لەبەر چەر دوای بێلەوەی مەتعەمەکەی نادەنێن باشە بزانە قەتعەت چی نادەنێن دەڵێن هاتن وەز بگو پیاوانە
پێ باشە هەرا دەم نەتخۆش مێشکم خەریکم بتەقی لێنە بە ئەی هەوارە سیروان ئەلو شۆخانجان چۆنی؟ سۆماجان چۆنی ئەحواڵت چۆنە زۆر سپاس مەمنون. لەگەڵ ئیشوکاری کۆمپانیایە چۆنی وەڵا باشین هەروە بێت. سۆماجان کارێکی زۆر گرنگم پێت هەیە. فەرموو بڵێ. ئێمە چەند ساڵە ڕەفیقی یەکترین؟ ئێدەمێکە لە منداڵیەوە. ڕاستی شتێک هەیە هەر دەبێ بۆم بکەی. ئێ بەسەر چاو بڵێ بزانم چییە. دەبێت لە کۆمپانیا چاودێری سیروانی مێردم بکەی. لەگەڵ چ ئافرەتێک قسان دەکا چ دەکا چ ناکا هەموو شتێکم دەبێت پێ بڵێ. ئەی هاوار شۆخانجان تۆ واز لەو دڵپیسی هەر نەیەنا؟ من زۆر قەلەقم. تۆ دەبێ ئەو ئیشەم بۆ بکەی. من دەمەوێت تۆ ئەو ئیشەم بۆ بکەی. دڵنیابە ئەگەر ئەو ئیشەم بۆ بکەی هەرچی بڵێ من بۆت بکەم. باشە بەڵام شۆخان شتێک هەیە. شتی وەکو چی؟ بڵێ. من برایەکمەیە بێ ئیشە خۆتە زانیت. ئەبێ ئەویش دابمەزرێنن لە کۆمپانیا. تۆ ئیشەم بۆ بکە دڵنیابە من پێی دەڵم براکەشت دامەزرێنێ. جگە لەوەش هەموو جارێ کە شتێکم پێ بڵێ پارەشت دەدەمە. باشە بەڵام ئەڵێم بۆ واز لەو ئیشەنێنین وەڵڵاهی باشترین مێردە دەیە شۆخان. ئێستا تۆ ئیشەم بۆ دەکەی یان نا؟ باشە هەوڵی خۆمەم. حەول نا تۆ دەبێ و ئیشەم بۆ بکەی من پارەت دەدەمە. باش تاو خەمت نەبێ. دەی باشە جارێ خواحافیز. خوارد لەگەڵ. کاک سیروان ئەوەی ڕاستی بێ بۆیە هاتم بۆلات ویستم قسەت لەگەڵ کەم دەربارەی مەوزوعێک. فەرموو. براکەم ماوەیە کە پێویستی بەکارە. ئەنجا وتم ئەگەر بتوانیت یارمەتیمان بدەیت لێرە ئیشێکی بۆ بدۆزینەوە. شۆخانی خێزانم پێگوتم دونێ. بەڵێ. باشە شارەزایی لە چه هەیە؟ خۆی بەشی یاسایی تەواو کردووە. سۆماخان بە خۆت دەزانی پارێزەرەکانمان زۆر باشن. کارەکانیشان زۆر ڕێکوپێکە. باشە پێم بڵێ شارەزایی لە کۆمپیوتەر هەیە؟ ئەوەی ڕاستی بێ ئەوەندە باش نییە. لەو دەمەی ئێستا پێویستیمان بە کۆمپیوتەر هەیە. بە خۆشت دەزانی. بە خۆت مۆزۆپێکی زۆر باشی. زۆر سپاس. بەڵام لەو دەمەی ئێستا بەشی کۆمپیوتەرمان پێویستە. بە داوای لێبردنەوە. یعنی هیچ جێک نییە ئێمە چەند ساڵە لێرەم من و لەگەڵ شۆخانخانیشە زۆر هاوڕێین. ناتوانین جێگایەکی بۆ بکەیتەوە. شۆخان لێی باس کردم. باشە شتێکی دیکە ئینگلیزی دەزانی؟ وەڵڵا ئەوەندە باش نییە. ئێسۆڵاقان داوای لێبوردن دەکەین لەو کاتێ ئێستا. دەبی بشمانبووری. نا ئاساییە زۆر سپاس لە کاتیش من گرتیت. سەرچاوە فەرموو. بەڵێ شۆخانخان. سۆماجیان چۆنی؟ باشی بە قوربان. چی بوو؟ چت کرد؟ وەڵی زۆر بێتاقەتم هەرواز بێنە. بۆ وەری نەگرت؟ ناوەڵا وەری نەگرت. تۆ خەمیەوەت نەبێ من دوای خۆم پێی دەڵم بۆی وەریگرێ. بەس ئەوم پێ بڵە ئەوڕۆ هیچ ئافرەتێک هاتی تێلای؟ نانا هێشتا کەس نهاتووە کەسیشم نەدیوە. یعنی کەس؟ نا دڵنیا بە کەس نەهاتووە. یەک دقە شۆخان یەکێک هات بۆ دەکەمەوە کامێرێستا. سڵاو ببوورە ژووری کاک سیروانم دەویست. کاک سیروان دەویست؟ بەڵێ. فەرموو لەو ژوورەیە. دەست خۆش بێت. شۆخان بینیت؟ بەڵێ بینیم. بڕۆ هەوڵ بدە بزانە باسی چ دەکەن لەو ژوورەوە. ئەخە ناتوانم ئێستا لە ژوورەوە بووم چی پێ بڵێ بچمە ئەوێ. من ئەوە نازانم من پارەت دەدەمێ بڕۆ هەر چۆنێکە تەرتیبی کە. باشە باش ئێستا ئەچم. دەی بڕۆ. دەی خوات لەگەڵ. خواحافیز. کاک سیروان من ڕۆژنام کچە پورەکەی سامان. یا خۆ بەخێر بێ سەرچاوە. فەرموو. کاک سیروان ئاساییە دانیشە. فەرموو.
خێرەوە شەوشی کۆم شەوش نییە ئەویست پرسیارێکت لێ بکەم داتاکان داخلی کۆمپیوتەر بکەم سۆماخان دەبێت سیستەم شت داخل دەکرێت نەخێر هەزم شەوش دیاری هیچ نییە بەزەم باوە تۆ دەمێشکم ماندوو هەرەوەدا باش بگورە لە کاتم گرتم نەبە بڕۆم کاتێکی خۆش سۆماخان بەڵێ مۆبایلەکەت داوای لێبور نەکەم فەرموو سیڤیەکەتە بەڵێ زۆر باشە گوتت بڕوانەوەی کۆمپیوتەرت هەیە وایە بەڵێ وایە ئەکسل وۆرد زۆر باشە مایکرۆسۆفت یعنی پاوەرپۆینتیش دەزانی بەڵێ دەستێکی ڕەنگینم هەیە لێ ئەزمووی چەند ساڵت هەیە 2 ساڵ زۆر باشە باشەوە ئیش بوو کردت مۆبایلەکەت لە پەنایەکی دانابایە ئەی وەڵڵاهی مۆبایلەکەم لەسەر مێزەکە دانا هەر یەک تۆزیش ما بوو ئاشکرا ببین تۆ ئیشەکەی منت بە جوای نەکرد هیچ نەبایە لەژێر کتابێکی لەژێر مێزێکی لەژێر شتێکی دادنابایە وەڵڵا زۆر هەوڵم ما ئێ چی بکەم ڕۆشناخان بەڵێ یەکمان تێست بە ئەگەر زانیم باش بووی ڕامان لە کارەکانی یەکتر بۆ ئەوە بە موچەی 800,000 دەست بەکار دەبی ئینشاءڵڵا باشە باش فەرموو دەستا خۆش بێ. ئێستاش لەگەرم وەرە بە هاوکارەکانت بناسێنم باشە باش فەرموو جۆ بگرە چاودێریان بکە جیان مەهێڵە باشە باشە خەمر نەبێ بۆ ساعت نەدەرۆ سێرکە چی بوو شۆخان بینیت بۆ ناچیتە ژوورەوە بڕۆ بزانە بۆ چۆ دەڕۆن باشە خەمر نەبێ چاوم لە سەریانە ئەڵێم بڕۆ ژوورەوە ناتوانم بڕۆمە ژوورەوە تۆ تێناگەی زووبە بە دواندا بڕۆ بزانە بۆ چۆ دەڕۆن شۆخان جان لەوە زیاتر ناتوانم بڕۆ باشە ئەلو جۆگەرە سێرم کە خەمر نەبێت من خۆم هەر چاوم لە سەریانە هەر شتێک بوو پێدەڵم بەڵام شۆخان ئەمەی شتێکت پێ بڵێم ها چیتەوە ئیشم بە 150,000 هەر ئێستا بە فاستبای بۆم بنێرە باشە باشە باش ئێستا بۆ دەنێرم بەس چاوان لەسەر لا نەدەی نانە خەمر نەبێ باشە من ئیشم بە جێشت و دای قساکەینەوە دەی خۆت لەگەڵە باشە دەی خواحافیز کاک سیروان جان بەڕاستی کارەکانت جێگای دەستخۆشیە سپاس دەکەم خوددا بەس یەک لێم لێت هەیە جان پێشترش پێم گوت بووی ئەو شفێرانەی کرێی ناوەخۆ دەکەن 4,000 لە حساب کردینە قوربان بە خۆت دەزانی ئێستا هەولێر گەورە بووە پێشتر برایەتی هەبوو ئەنکاو هەبوو ئەو گەڕەکانە هەبوو ئێستا هەولێر گەورە بووە وایە وەڵی لە 5,000 کەمتریش پێم زۆڵە باشە بە خۆت باشتر دەزانی باشە ئەدی حسابی مانجی پێشوو قوربان حسابی ماجی پێشوو قوربان ئەو حسابی مانجە ڕابردووە بەڵێ. بای 30 ملیۆنمان فرۆشتیان بەڵێ. دەیان قەت بووە بەڵام ئەوانەی کە فرۆشتەیە ئەو تەلەفۆنی قەپاتکە باشە بۆ وەڵام نادا بەخوا من دەزانم لەگەڵ کچانە ببوورە قوربان فەر وەچ پێم گوتی با 30 ملیۆنمان فرۆشتێ دەیان قەت بووە بەڵام ئەو پارانەی کە فرۆشتای هەمووی بە نەقدی وەرگیرایە باشە ئەوش حساباتەکانە فەرم بەچای دەستەکان خۆش وڵای ئیشەکان زۆر ڕێک و پێک و جوانە ئەلۆ سۆما سیروانت بینیوە باشە من نەمگوت ئاگاد لێی بێ ئەی تۆ چ دەکەی
باشە باشە خواحافیز. وەرە کچەکەم. ئەلۆ باوکە هۆلۆ نەگیرێ کچەکەیم خێرا؟ باوکە نەجارێک نەدوو نەسێ تەلەفۆن بۆ سیروانی دەکەم جوابم ناداتەوە. هەی ئەم یەو زاوایە نەمینێ. ئارامتە بی کچەکەم ئارامتە بی. ئێستا بابت دێتە کردنت دەتین تۆ ماڵی. ئەرێ وەڵا باوکە وەرە ئەوە ژیان نییە من تێیدام. من ئیتر ناتوانم دەگەڵ سیروانی بژیم. نانە ئەمش قەبوڵم نییە کچەکەم ئەوە هاتم. دەی خواحافیز. چ بوو ئەکرەم دیسان؟ شۆخانی کچمە. چ بوو؟ دەڵێ تەلەفۆن لۆ سیروانی دەکەم سیروا وەڵام ناداتەوە. ئەو جەچیە بزانە ئەو کوڕە ئیشی هەیە یان لەناو برادرانە شەرتە هەر تەلەفۆنی کرد و جواب داتەوە؟ کچێش نێتەوە بەڕاستە؟ پیاو ئەگەر پیاو بی هەزار ئیشی هەبی ئەگەر ژنی تەلەفۆنی کرد دەبی جوابی داتەوە ڕەنگە ئیشە چێبی کارە چێبی. باشە ئەکرەم ئەدی لۆ ئەمن ئەگەر تەلەفۆنی لۆ تۆکەم دە جار تەلەفۆنی کەم جواب نادەیەوە. بابە ئەمن جیاوازم کچی من جیاوازە ئەوە بابەتە چکەیە ئەمن تێرەگەم ئەو زاوایە چینە من سەریە. ئەمن ئێستا دەچم کچی خۆم دەینمە ئۆمارەی تێگەیشتی؟ دانیشە عیبە و قسەی مینەوە. عیب ئەوەیە لەکن ئەو جاوایی دانیشیتن ئەوە دەڕۆم قەت بە قسەی توش ناکەم. وەرە ئەکرەم وەرە باز بینە. یارەبی خوایە لە باتی نەسحەتی کچی بکاتن ئەچی پێی لێگر دەینتەوە تخواوە ئیشە. دەستەکان خۆش بی ئیشەکانە زۆر ڕێک و پێکا بەستخوا لە بیر مەکە ئیشەکەی کاک ئاسۆش تەواوکە حساباتەکەی باشە سبێنێک هاتم ئینشاڵڵا ئەویشتەوە چای باشە قوربان هەر ئیشەکە تەو تەلەفۆن لۆ بکە قوربان چاو جارە بە یارمەتی قوربان بە یارمەتی سەرچاو خواحافیز. ئەرە شۆخان چت کرد؟ وەرە کچەکەم وەرە. دەبی زۆر باش بزانی ئەتوو کچی چێی. ئەو زاوایەش دەوی بزانیتن ئەتوو کچی ئەکرەمە فەندی کەس نییە لەو شاری بابی تو نەناسیتن. باوکە تەلەفۆنیشم بۆی کرد وەڵام ناداتەوە. حتمان وەڵامت ناداتەوە. ئەمن هاوڕام لە هەگەڵ هەموو قسەکانی تو دیارە ئەولای زۆرە. شەرت بی ئێستا کە دەگە خۆمت دەبم دەبی 100 جاران بێتە دەرکەش لێ نەگەڕەمە تو لەگەلی بگەڕێەوە ماڵی خۆت حەزم کردی باوڕێ دێ. باشە باوکە پازلەکانم باوکە. نایە وەرە وەرە ئەمری ئەو زاوایە هەر نەمینێ وەرە. وەرە کچم وەرە وەرە دەی. سیروان من ئەوە ڕۆیشتم چیتر ناتوانم لەگەڵ پیاوێکی بژیم کە خیانەتم لێ دەکا. من ئیتر تەحملی ئەو ژیانم نەماوە. من ئەوە لەو ماڵەی دەڕۆم. تۆش بڕۆ لەگەڵ هەر ئافرەتێک حەزت لێ ژیان بەسەر ببە. ئەلۆ سامان باشی لە چێن دەری دەزانیت بکە هەتا ماڵی مەوەرە باشە هیچ نییە نا کە هاتی پێت دەڵێن باش چاوەڕە دەکەم. داجانە چ دەکەی؟ ئەو تەباخ و شتێ دەبدە بزە من باپاکەم. نانە لێ گەڕێ کچم لێ گەڕێ بۆ کچم
ئەگەر بەجێی داچ خۆتەکەی بڕۆکە ماڵ و مێردی خۆت باشە کوڕی من داجیان واز لەو مۆزوعانە بینە من دەبێ بزانم ئەو پیاوە چەندە وەفای بۆ منەیە کچێ کچم ئەتوو واز لەو دڵپیسیەوە ئەو قەلەقێت بینە باشە ئەو کوڕە چ بکە لەوەی زیاتر من هیچم نایە بەس دەمهەیە ئەو دەگەڵ ئافرەتان ئیش نەکە ئەدی لەگەر چی ئیش بکە بچ کرێکاری بکە کوڕە شەهادەدارە یعنی خۆ ناچی لە جادێ کرێکاری بکە کچم من حەز ناکەمە لەگەڵ ئافرەتان ئیش بکە یا ڕەبی خوایە شۆخان بۆ داکت چ دەرێ هیچ باوکە دەڵە بگەڕەوە لای سیروانی بەڕاستە لۆ قسە خراپم گوتیە ئەرێ وەڵڵی زۆریش خراپە جۆ دەمە کچی خۆم هەتا وەکو سیروان سەر جاران نێتە پێش دەرکەی نەپارڕێتەوە ڕەزیل نەبی لێ ناگەڕم پێت لەو ماڵی بستە دەرێ ێ باوکەژان منیش ئەوەی دەڵام لێگەڕێ با نرخی کچەکەمان بزانی کچی چێ خواستیە وەرە کچم وەرە ئەکرەم واز بینە با بستەوە کە مێردی خۆی بڕۆ کچم هەتا مێشتی هۆ لوکمانی نەشتەوە بڕۆ تێپەڕە نازەم چ لە تۆ بکەم چ گەرم گۆ بێ فایدەیە براکەم چی بووە؟ کوڕە سامان خەریکە مێشکم بتەقی بێ لە کۆمپانیای گەڕایمەوە تەماشا دەکەم نامەکی دەکەم دەگێ بەجێهێشتیا نامەکەی دەخین بۆ ماڵی بەجێهێشتیا نازانم چ بکەم بێ لەوەی لە کۆمپانیای چ بکەم چ نەکەم هەموو شتێکی من ئاگادارە نازانم چی قسەی لە بۆ دەکات یعنی لە کۆمپانیا لە کۆمپانیاش هەر چ بکەم چ نەکەم لە هەموو شتێکی من ئاگادارە دیارە هیچەکەی لە کۆمپانیا دەبی چێبی بەڕای تو چێیە شکم بۆ کەس ناڕوە چکە ئەوانەی لە کۆمپانیا هەموو تویان خۆشەوێت تێناگەم نازانم بەس ئەم دڵپیسیە تاکەی کورە ئەو دڵپیسی ئەمنی کوشت ژیانی منی نێشت وێرانی کردم بەخوای نازانم چ بکەم تێناگەم من چارەسەرم لایە چارەسەرک جیابوونەوە سامان پێت وایە جیابوونەوە چارەسەر بی گوێ بگرە سیروان ئەوەی تۆتیایی من کوڕێکی ڕەفیقم هەبوو هەمان شت بوو خێزانەکەی ئەوەندە دڵی پیس بووە تاخوا دەڵێ بەس بەڵام لە کۆتاییە جیابووە ژنێکی تری هێنا و ئێستا زۆر دڵخۆشە بەڵام تۆ چیت لەو کەمترە گەنجێکی قۆز ماشەڵڵا خاوەن شەهادەیەکی بەرز یعنی سوپاس بۆ خوا جیاب بە و ژیانێکی تازە دروستکە ژیان لەسەر کەس نەوەستاوە براکەم نازانم دەبی فکری لێ بکەمەوە بەڕای من بیری لێ بکەرەوە بەڵام باشترین چارەسەرە با فکرێکی لێ بکەمەوە سۆماخان بەڵێ خوا بەخێربێت کاک سامان ئەو ناوانە سیرم کردوەوە حساباتەکانم هەمووی کردووە باشە بەڵام بڵندکاوە نازانم دیار نییە لە لای سێرچەکەم و دیار نییە لای منیش لێرە ئیشاراتم داوە پێ هەر بڵندکاوە ئەوە لای من ئەڵێ داخل نەکراوە بەڵام تۆ سێرێکی سیستەمەکە بکە ڕەنگە لێو داخل کراوە ئۆکێ خۆم تاکیدەکەمەوە یاڵڵا ڕۆژ کاتان دەگرم نانا ئاسایی ئەزان ئەمڕۆ چ ڕۆژێکە چیە؟ ڕۆژی لەدایکبوونی کاکسیروانە بەجددی بەڵێ سوپرایزم بۆ ئامادە کردو لە مەتبەغەکە بەڵام لەسەرەتا هەرسێکمان دەچین پیرۆزبای لێرکن ئەوزە ئەچین بۆوێ ئەی کچی باش بۆ ئێمە ئاگامان لێنێ خۆ من 2 ساڵە لێرەم ئەخە من مێشکم سافترە لە تۆ وایە هەستم مابڕۆ باوەڕێ فەرموو هەموو ساڵێ بەخۆشی هەموو ساڵێ بەخۆشی هەموو ساڵێک بەخۆشی هەموو ساڵێک بەخۆشی هەر تەمەند درێژی براکەم ئینشاڵڵا هەر بمێنەی دەستەکاتان خۆش بێ سوپرایزە ئەسلەکە لە مەتبەغە هەموو هاوکارەکانمان خڕ کردوێتەوە با بچین دە پێشماکەوە فەرموو فەرموو ئێوە بڕۆن ئێستا من نیم بڕۆ ئەلو شۆخان گوێت لێمە بینیت؟ بینیم بەس پێم بڵە
ئەو کچە چۆن زانی عید میلادی هاوسەری منە؟ ئێ دیارە کاکسیروانی بەلاوە گرینگە بۆیە. شێدەم تخوا و قسانە مەکە. ئەی پێم بڵە چۆن ئەو هاڵێ نزیک بووە؟ ئێ پێم نەوتی دیارە گرنگی پێ چێ ناڵە حەزی لێ کردووە. وز 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 ئەو قسانە مەکە. بەس پێم بڵە مێردی هەیە؟ وەڵڵا شوێی نەکردووە. چ؟ ئەلو؟ ئەلو؟ شۆخان؟ دایە! 150,000 کەشم ڕۆی ئەی هاوار هەیش. دایە! کچم چ بووە؟ دایە ئەوی لێی دەدرزان بەسەرمە. چ بووە لە چ دەترسا کچم چ قەومە چ بووە پێم بڵێ. دایە سیروان خەریکە ژنم بەسەر دێنێ. ژنی چێ تو کوت زانی؟ کچێک لە شەریکی عید میلادی لە بۆ کردیە. قەیە کچم. مێردی منە من نازانم عید میلادێتی ئەو کچە چۆن زانیوێتی؟ پێم گوتی کچم بەجێم لێت نەکرد. گوتم بڕۆ ناو ماڵ و مێردی خۆت. دایە ئێستا چ بکەم؟ بەجێ دا چ خۆتەکەی؟ چ بکەم؟ سڵاو. سیروان باشی؟ دەڵێ بیرم ناکەی؟ سیروان. سیروان دەڵێ خۆشحاڵی من گەڕایمەوە؟ با خۆشحاڵم. من داوای لێبوردن دەکەم. دەزانم زۆر هەڵە بووم. لە پاش چ؟ لە پاش ئەو هەموو شتێکە بەسەرم دەینی. بەس پرسیارێکم هەیە. یعنی تۆ ناتێژم بەسەر من بێنی؟ بەس پێم بڵێ چی ئەو قسانە لە بۆ تو دەکا؟ ئاخر دەزانی چییە؟ ئەو کچە بۆ عید میلادی بۆ تۆ کرد. کەس چێە؟ ئەو جلکسۆرەکە. باشە پێم بڵێ تۆ شتانە کو دەزانی تێم بگەینە. ئێ لەوانە گەڕە. واز لە مۆزوعانە بینە. بە زوادم پێ بدە ژنم بەسەر مەینە. ژنانی چە تو باسی چ دەکەی تو؟ چێ بەتی گوتی ئەم ژنی دەینم؟ چێ ئەو قسانە لە بنجێ تو دەکا؟ چێ ئەو خەبەرانەی من دەیتەکرە تو؟ تاو ئیتر هیچی تر دڵپیز ناکەم. جێبگرە. دەزانی ژیان زۆر کورتە. ئەمن بەرگەی ئەو هەموو شتەی ناگرم. ئەو جارە ئەم دەڕۆم. سیروان بوەستە. سیروان بوەستە. دکتۆر تخوا عیلاجم کە زۆر قەلەقم هیچ مرتاح نیم. قەلەق مەبە ما ئەتو پێم بڵێ ئەتو هیچ دیتە لە مێردەکەت کە وەی لێ کردی دڵت ئەوە پیسبی؟ ئەکید بینیومە ئافرەت کە شتێکی نەبینێ کو قەلەق دەبی. باش وەکو چ دیتە؟ دکتۆر ئەو دایمەن بەس لەگەڵ ئافرەتان ئیش دەکا. هەموو ڕۆژێ یەک ئافرەت نا دوو نا سێ نا دەوری پڕپڕە لە ئافرەت. باش مێردەکەت لە چی داوام دەکا؟ لە شەریکەی سیریوس. کەوات لە دائیرەیە لە کافتریای نییە لە جێشی نییە وانە؟ وایە بەس دکتۆر من حەز ناکەم مێردی من لەگەڵ ئافرەتان ئیش بکە. حەز ناکەم. ژیان ئەوەیە بقوربان. ژیان پێویستە ئافرەت و پیا و لە یەک جێ ئیش بکەن. هەموو دائیرەکاوەنە ئەم لێرە ڕۆژانە سەردام دەکەن ئافرەت دێ عیلاج دەکەم قسە لێ دەکەم دەڕواتن. یعنی ئەگەر بە قسەی تو بیدەبی هەموومان بچنە ماڵێ. نا دکتۆر من حەز ناکەم مێردی من لەگەڵ ئافرەتان ئیش بکە. بقوربان ئەتو لەگەوی دەوام دەکەی؟ نا. ئەدی کو دەزانین دەگە ئافرەتی وشتی تەعامل زۆر دەکەم. دکتۆر
کەسێک هەیە هەموو شتێکم بۆ دەجێڕێتەوە ئەو هەموو ڕۆژە و شتانم پێ دەڵە پێم دەڵە لەگەڵ چەند ئافرەتا قسەی کردو چی کردو چی نەکردو ئەو هەموو شتێکی بۆ من باس دەکا باشە ئەو کەسە هاوڕێتە یان هەر بخۆت هاوڕێ مناڵیمە لە کۆلێژیش لەگەڵم بوو زۆر سیقەم پێ هەیە من دڵنیام ئەو هیچ کات درۆ لەگەڵ من ناکە بە قوربان ئەوی هاوڕێ بە هاوڕێت دەکا دوژمن بە دوژمنی ناکاتن زۆر متمانەت بۆ ئەوانە نەبیتن بە قوربان زۆر کەسەیە حەز ناکە ئاسوودە بی لە ژیانە دەگە ماڵم داڵی خۆت جواب مەدەوە لێگەڕێ دکتۆر سۆمایە سۆما چییە؟ هەرو برادەرم وەی کە ئێستا باسم کرد باشە جواب بدە ئەلۆ سۆما گیان باشی؟ سپاس دەکەم گیانە باشە باش گیانە خەمت نەبیدە دەمێ بەس ئێستا لە شوێنێکیم ناتوانم قسام بکەم باشە باش دەی خواحافیز چی گوت؟ دکتۆر شەرمی دەکەم پێت بڵام شەرم مەکە هەموو قسە چی بکات باشە ئەم لێرە هاتیمە هاوکارت بکەم دکتۆر ئەو کە ئەو قسانە بۆ من دەجێڕێتەوە منیش پارەیەکی دەدەمێ پارە؟ یعنی هاوڕێکەت بە پارە زانیار دۆدینتن؟ ئەوە چه هاوڕێکە ئەوە؟ ئەگەر هاوڕێ بە قەت ئەوەی نەدەکرد کە مەرد تێکداتن قەت ئەوەی نەدەکرد کە ژیان تێکداتن تووشی ئەو حاڵتە بکاتن بە قوربان ئەو هاوڕێت لە بۆ پارەی ئستعدادیە هەموو زانیارچی غەڵەت بیتن بۆی بەس پارەی بەدەست بێتن باشە؟ دکتۆر یعنی تۆ دەڵێی ئەو درۆی لەگەڵ من کردووە؟ طبعا 100% هەموو زانیارەکانی درێە ئێستا تێگەیشتم مشکەکەت دەچێ بە قوربان بەجێ من دەکەی بڕۆ لیا مێردەکەت لاپەڕشتن هەڵدەوە باشە؟ نابی دکتۆر لۆ نابی دەبیتن ئەخر ئەو منی بەجێهێشتیە ئەتو بڕۆ لای باشە لاپەڕشتنوی هەردەوە ئەگە قبولی نەکرد ئەم قسەی لێ دەکەم تأکید بە تەواو ئاسودو بیەوە من زۆر غەڵەت بووم قەید ناکە هەمومان غەڵەت دەکەین و بەڵام جوانەکە لەوەیە کە غەڵەتەکەی خۆمان حەست پێ بکەین و ڕاستی بکەینەوە باشە بە قوربان تەواو ئێستاش بڕۆ باشە حەز لێ خەبەرش خۆشم دێ بە هەموو نەوعاشی یار بەدەم دەست خۆش بێ دکتۆر جان بەخێر بێ بەخێر بێ سەرچاو سیروان لەگەڵ ئەو ساڵە تازەیەی ئیتر ئەو شۆخانە دڵپیسە نەما دڵی خۆم شوشت ئێستا بووم بە شۆخانە دڵپاک یعنی تاو پیسەکەی جاران نەمایوە نیە؟ دەبا یەکشت پێ بڵێم دەزانی زۆرم خۆش دەوێت منیش زۆرم خۆش دەوێت بەس زۆر بەهەڵە بیرت لە من دەکردەوە دەزانم ئەو دیارەشم لۆتی سیروان ئەوەی چییە؟ ئەوە چییە؟ ئەتوێر نەگۆڕای جانەکەم لوتوینە دیارە باشە سەحبەتم کرد زۆرم خۆش دەوێت جان دەست خۆش منیش